ڕێزوسڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی تامین ئیجتیماعی لە کوردستان و ئێران، یان لە دەستدان و برینداربوونی 665 هاوڵاتی خەڵکی پارێزگای کرماشان بەهۆی ڕووداوی کار. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوتی شاغڵ لە پارسی جنوبی، ناڕوونی چارەنووسی 4 هاوڵاتی دەست بە سەرکراوی ڕاگیرا و لە زیندانی ئێڤین، و دەست بە سەرکرانی 6 هاوڵاتی بەهایی بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەیان. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی تەمین ئیجتیماعی لە کوردستان و ئێران. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خانشینکراوانی تەمین ئیجتیماعی لە شارەکانی کرماشان، تاران، ئەهواز، شوش، ئیسفەهان، قەزوین و چەند شارێکی دیکەی ئێران دەژبەوە دینە هاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی لە کۆبوونەوەکاندا بە هەڵکردنی پلاکاردی ئازادی بۆ خانشینکراوان، کرێکار و موعەلیمی بنکراو و هەروەها بەوتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژێمی کۆماری ئیسلامی، خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێڕێژی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کەرامە، پێدانی هەڵدەست و مەزایە دواخراوەکان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندەبنیەکان لەسەر خانشینکراوانی ناڕازی بوون. بەردەوامی بەندکران و ناڕوونی چارەنووسی کامەران ڕێواز لە زیندانی مەهاباد. کامەران ڕێواز هاوڵاتی خەڵکی شاری مەهاباد سەرەڕای زیاتر لە 4 مانگ دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوراو ڕۆژی هەینی 20 پوشپەڕی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی داری ئیتلاعاتی ڕژیم بۆ سەرماڵەکەی بە توندوتیژیە و بە بێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کراوە و ڕەوانەی گرتوخانەکانی و ناوەندە کرا. ئەو هاوڵاتیە پاش 68 ڕۆژ ئەشکەنجە و ئازار لە گرتوخانەکانی ئیتلاعات ڕەوانەی بەندیخانەی شاری مەهاباد کرا. بەڵام دیسان مانگی ڕابردوو بە هۆکارێکی نادیار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێو لێپرسینەوە بۆ گرتوخانەکانی ئیتلاعات گواستراوەتەوە. گیان لە دەستدان و برینداربوونی 665 هاوڵاتی خەڵکی پارێزگای کرماشان بەهۆی ڕووداوی کارەوە. بە پێی ئامارە فەرمیەکان لە ماوەی 7 مانگی ڕابردوودا 665 هاوڵاتی تووشی ڕووداوی کار بوون و لەوانە 29 کەسیان گیانیان لەدەستداوە. بە پێی راپۆرتەکان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کاری کرێکاران و هەروەها دابین نەکرانی ئیمکاناتی ڕیفاهی، ساڵی ڕابردوو 2042 کرێکار لە ئێران گیانیان لەدەستداوە و هەروەها 16113 کەسی دیکەش بە سەختی بریندار یاخود کەم ئەندام بوون. شایانی باسە سەرڕای ناڕزایەتی کۆمەڵێکی زۆر لە کرێکاران لە ساڵانی ڕابردوودا دەژ بە خراپی ئیمەنی کاری کرێکاران. بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی نەک تەنیا بایەخ بە داخوازیەکانی کرێکاران نادەن، بەڵکو هەڕەشەی دەرکردن لە سەرکار یاخود سازکردنی دۆسییان لێ دەکەن. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوتی شاغڵ لە پارسی جنوبی. ڕۆژی یەکشەمە 25 خەزەڵوەر کۆمەڵێک لە کرێکارانی شیرکەتی نەوتی شاغڵ لە پاڵاوگەی حوتەمی پارسی جنوبی دەژ بە بایەخ نەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێڕێژی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کاری و ئیمکاناتی ڕیفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و بەکرێو دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، گەڕاندنەوەی ئەو بڕەپارێش کە وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە و هەروەها سەربەخۆی سندوقی خانشینی خانشینکراوانی سەنعەتی نەوت بوون. مانگرتنی کۆمەڵێک لە بەندکراوانی زیندانی ئەڤین بە مەبەستی ڕێزگرتن لە یادی گیان بەختکردوانی ڕێگای ئازادی. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە بەندکراوانی ڕاگیرا و لە زیندانی ئەڤین هاوکات لەگەڵ ساڵیادی دەستپێکردنی ڕاپەڕینی خەڵکی ئازادی خواز لە ساڵی 1398 هەتاوی بۆ ماوەی 3 ڕۆژ مانگرتنیان لە خواردن ڕاگەیاند. بەندکراوان لە بەیاننامەکەدا ڕایان گەیاندووە ئێمە کۆمەڵێک لە بەندکراوانی ئازادی خواز و دادخوازی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئەڤین ڕای دەگەێنین کە بە مەبەستی ڕێزگرتن لە یادی گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی بۆ ماوەی 3 ڕۆژمان لە خواردن دەگرین و داوا لە خەڵکی ئازادی خواز و نیشتیمان پەروەری ئێران دەکەین بێدەنگیەکەیان بشکن و پاڵپشتی بزوتنەوەی ئازادی خوازی لە ئێران ببن.
ناڕوونی چارەنووسی چوار هاوڵاتی دەست بە سەرکراوی ڕاگیراو لە زیندانی ئێڤین. عەباس لسانی، عەلی خێرجوو، یوسف کاری و بێهزاد دەشتی، چوار چالاکی ئازەربایجانی دەست بە سەرکراوی ڕاگیراو لە زیندانی ئێڤین هێشتا چارەنووسیان دیار نییە. بە پێی راپۆرتەکان ئەو چوار هاوڵاتیە ڕۆژی سێشەممە 20 خەزەڵوەری 1440 هەتاوی کاتی پشتیوانی لە مانگرتنی بنەماڵەکانی تاهر نەقەوی و ودود ئەسەدی دوو بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین لەلایەن هێزەکانی دارایی ئیتلاعاتەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. شایانی باسە سەرڕای بە دووادەچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی ئەو دوو شارومەندە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دوو شارومەندەش زانیاریەک لەبەردەستدانیە. کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی فولادی ئیسفەهان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خانشینکراوانی سەنعەتی فولادی ئیسفەهان دەست بە بایەخنەدانی ڕژیم بە ژیان و مەعیشەتیان کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی هەڵدەست و هەروەها پێنەدانی هەڵدەستە دواخراوەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری بەرزکردنەوەی ئاسی هەڵدەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئازادی دەست بەجێی خانشینکراوانی دەست بە سەرکراو و دیهاتنی بەڵێنەکانی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی و هەروەها سەربەخۆی سندوقی خانشینکراوانی سەنعەتی فولاد بوون. دوایین هەواڵ دەست بە سەرکرانی 6 هاوڵاتی بەهایی بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەیان. ڕۆژی یەکشەمە 25 خەزەڵوەر 6 هاوڵاتی بەهایی دانیشتووی شاری کەرەج بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەیان کە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بەسەریاندا سەپێنراوە دەست بەسەر کران. بە پێی راپۆرتەکان ئەو 6 هاوڵاتیە بەناوەکانی نەغمە میرزاعاقا، مەهین سەعادەتمەند، مەحشید سفیدی، سەمەر مەسعودی، مونا زەکایی و ناسر ڕەجەب لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە هەریەک حوکمەی 5 مانگ بەندکران 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە سنوورەکانی ئێران و هەروەها 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیان بەسەردا سەپێنراوە. بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن هەر شەو.